دەستپێکی ئەم خێرها ناوەتکەنە بە توافا شێشم سەرێ سەرای کەسە بێ کەسای مەفەرێ مێرێ زدیا توافا گندێ گرێپانەیە داهن خۆیت گەرنەل سێ گوندا و ڕۆژە هێواراوێ سەربڕێ خۆت کوژنە میێوانەت عەزمینە کەس و کارێ خۆت عەزمینە سبەیکاوێ تێنە بەر شێشمسە هێواری گوندی لێدن و سبەیکە تێنە بەر شێشمسە توافێ و سماتێت کەنە هلێلا خۆ بکەنە پشتی هلێلێ چنە سەر سماتەیە سماتا خۆت کەنە یەکی بخۆ حەستی ڕاکڕات کەتە یەکی وەگی دیش بنێ سێنیە ڕاکێت و هەر کەسێک چتە مالا خۆ میێوانە خۆت بتە و چتە میێوانە خۆت عەزمینتە چی خۆ دێ حس کرد زادە خۆ چێکەری بخێرا شێشم هەموو تێک دەتخۆنە و بەتخۆنە و هەموو بخێر هاتە سەرچاوە هاتن و ئیشەڵە ساڵە خێر و بەرەکەتێ بن سەرمەیزدیا هەمووا و خودێ بخێر و خۆشی بکەت ئیشەڵە بۆ ما هەمووا و بخێر هاتنەوە جارەکە دیکەنە براوسە ئەم گەلک جوان بینە و وەگی گوتی ڕەسەنێ مەیزدیانێ باب و کالانە تشتێکی گەلێکی جوانە خاصەتەن ئەس دەستخۆشی ڤانجی هێلات کەم وەختی ڤانجی گوبەرێ هۆسە بەرخۆت کرد گەلک تشتێکی جوانە کەیفامە پێتێتە دەستخۆشی وانکەنە ناوێم بەحمەد شەمد يلا شيخ يلا
بدك جاري واه بالحساب جاوا هيك تواجه هي بتجي باقش لو توس كديا
Ya bu da çay gibi de var ha. Bu da var. Gibi de. Gel. 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 Hadi bak.